داخرانی مزگەوتەکان پێش کافتریا و سەیرانگا و بازاڕ و شوێنە گشتیەکانی دیکە بە پاساوی خۆپارێزی لە کۆڕۆنا زۆرترین نیگەرانی لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کردووە و وای لێکردوون جۆرێک لە بێمتمانەیان بەڕێنماییەکانی خۆپارێزی لا دروست ببێت لە کاتێکدا مزگەوتەکان بێبوونی هیچ پەتایەکیش پاکترین شوێن و ئیسلام مەرجی چوونە مزگەوتی پەیوەست کردووە بە پاک و خاوێنی هاوڵاتیانیش دەڵێن هیچ بیانوویەک نییە شوێنە گشتیەکان کراوە بن و مزگەوتەکان داخراو بن بۆیە پێویستە بۆ مانجی پیرۆزی ڕەمەزان مزگەوتەکان بکرێنەوە. یەکەم بڕیارکاتیا یەکەم ئەرێ مزگەوتەکان قەپات بن ئەوە شتەشی غەڵەتە با کافتریاکان دابخەن شوێنە گشتەکان دابخەن پارکەکان دابخەن هۆڵەکان دابخەن ئەو یانەی گربوونەوە زیاتر لەوێن دەردەکرێت مزگەوتەکان بە ڕۆژی هەینی زیاتر گربوونەوەکان زیاتر ئەوش هەمووی نیو ساعتێکە یەکەم جار بڕیارەکە یانی مزگەوت جێیەکی خاوینە ئەو شوێنانەی کەوا دژی ئاین و ئاینی ئیسلام دژی کەلتوری کوردینە کراوەنە بەڵام ئەو شوێنانەی کەوا عیبادەتی تێکرێ ئەو شوێنانەی کەوا عیلمی لێ پێیا ئەکرێ داکراون زۆر زۆر بەداخەوە ئەم بازارێ بێ نۆیدا ئەم تەرەفرونەوێ نۆیدا ئەم دۆلار فروشێ نۆیدا هەمە تشتێمە بێ نۆیدا دەبوو چ مزگەوتێ قەپاتیان لازمە مزگەوتێ بۆ ڕەمەزانێ وەکەنەوە ماڵا خودەیە بسڵمانت چاڕێک وان بەکەنەتە بیچینە مزگەوتێ لازم نیە بگرن حەقی گردنە مزگەوتێ نییە ئەم هەمە بسڵمانێ ئەزارگە چون نوێژان نوێرۆیە قاپات بی کلیل هەوەت بیاسەر دەبیت وەکەنەوە بەخۆدرۆ ڕەمەزانۆ شەریف ناکرێ مزگەوت قەپات بی لەبەر چێ هۆکارێک لەبەرەوەی هەزار کافتریا هەیە چایخانە هەیە زۆر شتەیە کە کرایتەوە لەو مزگەوت قەپات بی خەڵکێک هەیە لە خۆ دەستە مزگەوتێت چییە با دەتوانن ڕێنماییەکانیش جێبەجێ بکەن و ماسکی ببەستن. مانجی ڕەمەزان یەکێکە لە گەورەترین مانگەکانی ساڵ مانجی ڕۆژوو هاتنە خوارەوەی قورئانی پیرۆزە هەر بۆیەش لە کەلتوری کۆمەڵگەی ئیسلامی کوردستاندا جێگەی تایبەتی خۆی هەیە چەند ڕۆژێکمان لە بۆ ڕەمەزان مامۆستایانی ئاینیش داوا دەکەن بۆ ئەوەی ڕێنماییە تەندروستیەکان جێبەجێ بکرێن و متمانە بۆ هاوڵاتیان بگەڕێنەوە مزگەوتەکان بەپێی ڕێنماییە تەندروستیەکان بە ڕووی نوێژ خوێنان و ئەهلی مزگەوتدا بکەنەوە چونکە ناکرێت لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا مزگەوت داخراو بێت. ناڕوونی و دووفاقی ئەبینین سەراحەتەن بۆ نمونە ئێستا یەکەم شت کە بڕیار دەرچوو مزگەوتەکان دابخرێن نادیەکان و باڕەکان و سەیرانگاکان جمەیان دێتن ڕۆژی جمعەکان دەربچە بزانم چ خەڵک دێتە دەرێ ڕۆژە عوتلەکان دەربچە بزانم چ خەڵکێک دێتە دەرێن جە پێم باشە مادام مەگەر شتەکە عامەیان دوێنێ و پێرێ ئەو کەلێسای کە بینیمان ڕاستەوخۆ نوێژی تێدا ئاگوازرایەوە لە سەتا 98 مزگەوتی ملەتی مە مسلمانە مزگەوتەکان لێدا ئاخی بەڵام کەلێساکانی مەسیحیەکان بە ئیوانش بکرێنەوە گە مزگەوتکراونە بەڵام ناکرێ سەتا دوو بکرێتەوە هی مزگەوتەکانیش دابخرێتن یانی هەموو ئەوانەی کە باوریان بەدین هەیە یان نییە هەموو ئێستا توپ ئەسەلماندوویەتی لە پیسی و پۆخلی ڕادێ مزگەوت شوێنی خاوینە کەس بۆ نیە بچێ ناو مزگەوت بەبێ دەستنوێژەوە کەس بۆ نیە بچی لێوێندەی خراپە بکات جغارە بچێشی نێرگلە بچێشی زینا بکات مەشروب بخواتەوە شوێنی خاوینەکان نەمازانێت کەس لە مزگەوتا توش ببی مزگەوت یەکێکە لە شوێنە پیرۆزەکان بە درێژایی مێژوو ناوەندی ڕامیاری و کۆمەڵایەتی و ئاینی گەلانی مسلمان بووە یەکەم کاری پێغەمبەر سەلی الله عەلەیه وسەلەم بەنیاتکردنی مزگەوت بووە بەڵام لەم سەردەمەدا هەز دەکرێت بە پلان و بەرنامە مزگەوتەکان ڕۆڵیان کەم دەکرێتەوە و بەردەوامیش ئەو مامۆستایانەی ڕۆڵ و کاریگەریان زیاترە لە مزگەوتەکان گرفتیان بۆ دروست دەکرێت و لە وتاردان دوور دەخرێنەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.